دانیشتنەکەی ئەمڕۆی پەرلەمان دەچینە لای پاملێرمان ئومێد محەممەد لە بەغدا. ئومێد سڵاو لێبێ ئەگەر دوای زانیاریەکانمان دەربارەی دانیشتنەکەی ئەمڕۆی پەرلەمانی عێراق پێڕابگەێنی. بەڵێشەیدا سڵاو لە ئێستادا دانیشتنەکەی پەرلەمان بەردەوامی هەیە بە ئامادەبوونی 180 پەرلەمان بە سەرۆکایەتی سەرۆکی جمهوری. هەڵبەتە بابەتی گرنگ لە دانیشتنەکەی ئەمڕۆدا ڕوویداوە کە یەکێک لەو بابەتانە لێکدانی هەردوو وەزارەتی تەندروستی و وەزارەتی ژینگەیە. هەڵبەتە ئەمە یەکێکە لەو پرۆسە چاکسازیانی کە حەیدەرعەبادی ڕایگەاندووە بۆ کەمکردنەوەی وەزارەتەکان و لە کەمکردنەوەیان لە 33 وەزارەتەوە بۆ 22 وەزارەت. ئەمەش بڵێم شەیدا هەر ئەمڕۆ لە دانیشتنەکەدا باس لە کارتی نیشتیمانیەکرێت کە هەموو وڵاتێک دەبێتە خاوەنی کارتی نیشتیمانی کە دەبێتە تەسکەرەی فەرمی خۆی کە پێناسەی شخصی خۆی بێت سەرجەمی ئەو کەرەسانی دیکە کە هەر چوار کەرەستەکەیە بۆ ناسینی هەر وڵاتێکی عێراقی دەبێت بە یەک کارتێکی ئەلکترۆنی کە بە سیستەمی ئەوروپی ئاماژەی پێکراوە و ئەمڕۆ ئەو پرۆژە یاسایی کە ڕەوانەی پەرلەمانی عێراق کراوە خوێندنەوەی دووەمی بۆ ئەکرێت و بامان شێوە پرۆژە یاسایی چەکە یەکێک لەو پرۆژە یاسانی کە تا ئێستا شیعە لەسەری ناکۆکاویش دیاریکردنی ئەو کەسانەیە کە پێویستیان بەشەکە. بەڵام بەدەر لەمانە شەیدا لە ئێستادا پرسێکی گرنگ لەناو لیژنەی یاسایی پەرلەمانی عێراقدا هەیە، ئەویش پرسەی دیاریکردنی ماوەی سەرۆکایەتی هەرێمەکانی عێراقە کە بۆ ماوەی دوو خول لە ئێستادا لیژنەی یاسایی لە راپۆرتی دوێنەی خۆیدا ئەم دوو خاڵی جێگیر کردو. یەکێکیانەوەی دیاریکردنی سیستەمی حکومڕانی کە پەرلەمانی بێت لە هەموو ئەو هەرێمانی کە تایبەتن بە عێراق کە ئێستا یەک هەرێمەیە کە هەرێمی کوردستانە. دووەمیش دیاریکردنی خولی سەرۆکایەتی ئەو هەرێمانە بۆ دوو خول. من لە بۆ زیاتر زانیاری لەسەر ناوەڕۆکی ئەو راپۆرتەی لیژنەی یاسایی دەچمە لای ئەندامێکی لیژنەی یاسایی کە ئەمین بەکرمان لەگەڵدا بێت. کاک ئەمین، دوێنێ ئێوە لە راپۆرتی خۆتاندا ئەو بابەتتان جێگیر کردووە، ئەمەوە بزانم یعنی ناوەڕۆکی بابەتەکە چییە و ئەو دوو خاڵە بە تایبەتی کە پرسی هەرێمەکانن چین؟ بەڵێ ئەلبەت لە کاتێک کە پڕۆژەی یاسای دیاریکردنی ماوەی سەرۆکایەتەکانی کۆمار و سەرۆکی ئەنجومەنی نوێرانی عێراقی و سەرۆکی ئەنجومەنی وەزیران هاتە ئەنجومەنی نوێران بیر لەوە کرایەوە کە چۆن وا بکرێ ئەمە ئێمە لە هەرێمە ئێستا ئازانین کە ئەزمەیەکمان هەیە، چۆن سوودی دە وەربگیرێ بۆ ئەزمەیە. ئەلبەت ئەمە هەر دوو بەشە، بەشێکیانەوە بوو کە کۆمەڵە لە پەرلەمانتار ئیمزامان کۆ کردەوە بۆ ئەوەی کە تەحدیدی شمولی تەحدیدی ویلایەت واتە دیاریکردنی ماوەی سەرۆکایەتی سەرۆکی هەرێمەکان و پارێزگاکانیش بگرێتەوە بۆ ئەوەی کە تەنانەت پێشنیارێکە بۆ بێ سەرۆکی نەقاب و ڕێکخراوەکانیش بگرێتەوە. بەڵام ئەمەیان سەری نەگرت، بەزنەوەی ئەمایەوە کە ئەبێت سەرۆکی هەرێم و سەرۆکی پارێزگاکانیش بگرێتەوە، هیچیان لە دوو خود زیاتر نابێت سەرۆکایەتی بکەن. و دوێنێ ئەومان چەسپاند و سیاغەیەکمان کرد، من خۆم سیاغەکەم نووسی لەناو پرۆژەیە کەی تەقریرەکەی لیژنەی یاسایی. و خاڵی دووەمیش کە هەر پێشنیاری من بوو ئەویشەوە بوو کە ئێمە ئەبێ لە ناو پرۆژە یاساکەیەوە هاتووە کە ئەڵێ نابێت لە هەرێمەکاندا سیستەمێک پەیڕەو بکرێ پێچەوانەی سیستەمی حکوومەتی ئیتحادی، یاخۆ دەبێت ئەو سیستەمێکە پەیڕەوەکرێ تقریبا سیاقەکە بەم شێوەیە بێ ئەو سیستەمێکە پەیڕەوەکرێ لە هەرێم و پارێزگا ڕێکنەخراوەکان لە هەرێمێکدا سیستەمێکی پەرلەمانی هاوشەوەی ئەوەی کە لە دەستوردا هاتووە لە حکوومەتی ئیتحادی پەیڕەو دەکرێت بەو شێوەیە بێت کە ئەمە واکە ئەو سیستەمایی کە لە هەرێمی کوردستانیش جێبەجێ کرێت یان لە هەرێمەکانی دیشە ئەگەر دروست ببن سیستەمێکی پەرلەمانی لەسەر هاوشەوەی ئەوەی کە لە حکوومەتی ئیتحادیە پەیڕەو دەکرێت. کاک ئەمین، ئاماژەت بۆ کرد کە ناو لیژنەکەیە دیاریکراوە، لایەنەکانی دیکە چۆن ئەڕوان سەر ئەم دوو خاڵی کە دیاریکراوە لە ڕاپۆرت؟ ئەلبەت کاتێک کە پێشنیارەکەی بە تایبەتی و بەرگەی دووەمیان پێشنیارم کرد هەبوو ینی بەلایە باش نەبوو، بەڵام 2000 زۆرنەی لیژنەکە دەنجی بەوەدا کە ئەم دوو خاڵەت جێگیر بکرێت. ڕەوانەی پەرلەمانی عێراقیکەن بۆ خوێندنەوەیەکەم ڕەوانەمان کردووە دوێنێ نووسیمان و راپۆرتەکە لەوانەیە ئەمڕۆ بگاتە سەرۆکایەتی ئەنجومەنی نوێران. ئەڵبەت ئەبێ ئەوە بڵێم بە شتێکی زۆر گرنگە لەناو پرۆژە یاساکەیە، هەندێک لایەن پێیان وایە ئەمە ناگونجێ یاسایی نیە یاخۆ دەستوری نییە، بەڵام ئەوەی کە ئاگاداری دەستوری عێراقی بێت، چونکە ئێمە لە هەرێمە دەستورمان نییە و دەستوری عێراقی دەستوری هەتا ئێمە بەشێک بین لە عێراق دەستوری هەموو عێراقیەکانە ئەبێ ئەوە هەندێک بڕگە هەیە عامە لە دەستوری عێراقیە بوون من لە مادەی 6 ئاڵێ ئەبێت سیستەمی دموکراتی لە ڕێگەی تەداولی سڵتەوە بە ئالێت ڕێک بخرێەوە جێگیر بکرێ. ئەمە لە مادەی 6 هاتووە و لە مادەی 13 بازەوە کات کە نابێت لە یاسای هەرێمەکان و تەنانەت دەستوری هەرێمەکانیشە هیچ بڕگەیەکە بێ پێچەوانەی ئەم دەستورە بێ، واتە بێت تەداولی سلمی سڵتە و دەستکردن بە یاسا ڕێک بخرێ
وەکو دەستورەکە هاتووە لە دەستوری هاتووە کە نظامەکە فیدراڵی پەرلەمانیە بێزگە لە هەموو ئەمانە لە مادەی 120 و 121 کاتێک کە بە دەسەڵاحەتی هەرێمەکان دەکات ئەڵێ هەرێمی کوردستان بۆی هەیە بە دەستورێک دەسەڵاتەکانی خۆی ڕێک بخا بەڵام ئێمە ئەبێ بزانین ئەوەی کە هەرێمی کوردستان تا ئێستا دەستوری نییە کە دەستوری نییە ئەواتە دەستوری مەرکەز بەمباشری ئەتوانێت تەحەکوم بکە بۆ بابەتانەی کە پەیوەندی بە هەرێمەکانەوەیە لە مادەی 121 خاڵێک هاتووە کە ئەڵێ پەرلەمانی هەرێم دەسەڵاتی لە ڕووی یاسادانەوە دەسەڵاتیەوە هەیە کە ئەو یاسایانە تعدیل کات ئەگەر لە اختصاساتی خۆی بوون حەسری حکومەتی اتحادی نەبوون بۆ شێوەیەک لەگەڵ گونجێ بەڵام کاتێک کە یاسا نەبێت لە هەرێمی کوردستاندا کەواتە ئەو یاسایەیە کە لە حکومەتی اتحادیە هەیە ئەوە بەسەرە جێبەجێ بێت. کاک ئەمین تۆ ئاماژەت بۆ کرد کە پێشنیاری تۆ وەکو ئەندامێکی فراکسیۆنی گۆڕان ئەمە تا چەند ترازانێک دروستەکان لە نێوان فراکسیۆنە کوردەکان بە تایبەتی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەوانش دامانێت لە لیژنەکە تۆ ئاماژەت بۆ کرد کە پێشنیاری تۆ وەکو فراکسیۆنی ئەمە ترازان دروست ناکە بە ڕۆژ بە بۆچووی حاڵە بڕگە یەکێمیانەوە بوو ئیمزار کراوەوە هەر ئیمزاکار من نیمەوە عەرەب و کورد ئیمزاییان کردووە خاڵی یەکەمتان دیاریکردنی ماوەی سەرۆکایەتەکە بابەتی دیاریکردنی سیستەمەکەش سیستەمی پەرلەمانی ئەمەیان ڕاستە پێشنیاری منە بەڵام لە لیژنەکە دەنگی لەسەر درراوە هیچ گرفتێکیش نەبووە ڕاستە معارضە بووە لەوانەیە ئەوانەی برادری کە تۆ باسێکی معارض بوو بن بەڵام زۆر ئاساییە ئێمە دموکراتی و پرۆسی دموکراتی عملی دموکراتی خۆ ناکرێ ئەمە هەماوەکو یەک بیر بکەینەوە. سپاس بۆ ئەمین بەکرێن دامی لیژنەی یاسای سپاس بەڵێ شەیدا ئەوەی گوێت لێ بوو دوایین زانیاری بوو لەسەر ئەو راپۆرتەی دوێنێ لیژنەی یاسایی لە پەرلەمانی عێراقەمەوە بڵم کە لە ئێستادا مشتمڕێکی زۆر لەناو بینای پەرلەمانیشەیە لەسەر لێکدانی هەردوو وەزارەتی ژینگە و تەندروستی بۆ پێی کە وەزارەتی ژینگە لە پشتی سونەکانە و قوتەیبە جبوری وەزارەتەکە بەڕێوە دەبات بۆیە لابردنی قوتەیبە جبوری تا ڕادەیەک لێدانە لە سونە بۆیە لایەنە سونەکان هەوڵەدەن پشتی خۆیان بەدەست بێنەوە لە 22 وەزارەتەکەی کەوا بڕێرە حەیدەر عەبادی جێگیری بکات بەڵێ شەیدا. بەڵێ ئومێد محەممەد پامنێری NRT لە پەرلەمانی بەغدا لە عێراق سپاس بۆ زانیاریەکانت.